ئەگەر بەرکەوتنی فسفۆری سپی بە پێست یان جلوبەرێک ڕوویدا، کردداری دەست بەجێ زۆر گرنگە. فسفۆری سپی قوماش و گۆشت و هەتا دەگاتە ئێسکیش دەسووتێنێت، تاوەکو بە تەواوی بسووتێت یان ئۆکسجینی لێ ببڕێت. سەرەتا بە دەستی ڕووت دەست لە پارچەکان مەدە. هەموو جلوبەرگەکانی کەسی توشبوو داکەنە. جلەکان بەڕاکێشان بە سەرسەریدا دامەکەنە بۆ ئەوەی بڵاو نەبێتەوە. جلەکان بخەرە ناو کیسەیەکی نایلۆنی و بە تەواوی دایبخە. پاشان دەست بەجێ شوێنی توشبوو لە ناو ئەودا نقم بکە. ئەگەر نەکرا ئەو بڕێژە سەر شوێنی توشبوو بە شاشێکی تەر دای بپۆشە. لە کاتێکدا لە ناو ئەودایە بە وریاییەوە پارچەکانی فسفۆری سپی باموچین یان ئامرازێکی ئاسنی لا ببە. ڕێگە بە بەرکەوتنی مەدا بە سەر جلوبەرگت یان بەشەکانی تری جەستەت. شوێنی توشبوو لە ناو ئەودا بهێڵەرەوە یان بە شاشێکی تەر دایپۆشە تاوەکو یارمەتی پزیشکی دەگات. هیچ کرێمێک یان مەرهەم بەکارمەهێنە چونکە دەتوانێت برینەکە خراپتر بکات. ئەگەر پارچەکان لابران بیانخە ناو ئەو بۆ ڕێگرتن لە مەترسیەکی زیاتر. دەست بەجێ داوای یارمەتی پزیشکی بکە. لە حاڵەتی دواکەوتنی یارمەتی وەک دوایین چارەسەر فسفۆری سپی بە خۆڵ بشارەوە بۆ ئەوەی دووکەڵەکە بوەستێت. ئامێری کانزایی بەکاربێنە و دوور بە لە بەرکەوتن پێی. لەبیرت بێت کردداری دەست بەجێ و وریایی زۆر گرنگە لە مامەڵەکردن لەگەڵ بەرکەوتن بە فسفۆری سپی. سەلامەتی خۆت بپارێزە و بە پەلە داوای یارمەتی بکە.